زۆر دڵگەشم کە خوای گەورە ڕەمەزانێکی تر و لە وەرزی سێمی باوەڕنەما قەدەری پێکەوە بوونمانی بەستەوە بەیەکەوە. هەڵبەتە لە دووەرزی ڕابردوو ڕەنگە توانی بێتمان وەک هەمیشە لە کۆتایی بەردامەکان ئاڵێم شتێکمان کردبێ. هیوادارم لە وەرزی سێم و لەم ڕەمەزانەشە ئەو شتە پێشکەشی ئێوە بکەین. خۆشحاڵم کە توانیمان جارێکی تر لەسەر مێزێک میوانەکانمان نمایندەی ڕۆژهەڵات و ڕۆژاوا و باشوور و باکوور بن. خۆشحاڵم کە لە دووەرزی ڕابردووە هەموو دیالێکتە کوردیەکان لە هەموو جوگرافیاکانی کوردستانەوە بیسەر و بینەرمان بوون. یعنی ئەمڕۆ مژارێکی ترمان دانابوو. دکتۆر بەخێر بیتەوە هەر لە جوانڕۆ هەتاوەکو هەولێر مامۆساباتەوە قەی تێکەوە تازە ئەحواڵت چۆنە وەزعی کەلار قوربانە بم دکتۆر قوربانە بم یاخوا بەخێر بیتەوە قوربانە بم. تۆ ئەم ساڵ نمایندەی وەک هەمیشە ینی ژان و برینێکی ڕۆژاوای کوردستانی لێرە. هیوادارم برینە کۆمەڵایەتێک چۆن ئەو گوڕوتینەوە هەیە بۆ ئازارە نیشتیمانەکان بۆ ئازارە کۆمەڵایەتەکان و دەردە کۆمەڵایەتەکانیش مەڵهەمێکی بەشفابی. گەلک سپاس بۆتە تەمەندرێژ بێکاک دەڕون سپاس بۆتە سپاس بۆ قەناڵی ڕوودا و گۆ ئەو فرسەت و شانسەکی دیدامە گۆ ئەمجارێکە دی لەگەل خزمەتاوان مامۆستەین هێژا و عەزیز بن فایدەشێ ببینن. مامۆستاخانی ئەوە ساڵی سیەمە ملگەلوینە زۆر فایدە مەدیتیە و ئینشاڵڵا هەر ئەو ساڵژی زۆر فایدەشی دبینن. ئەگەر برەنگێکی مەبێژن شاگرتی بێژی ئەف ساڵوێ بێ تقریبا نزیکی 6 حەلەقە فشست حەلەقە بەر مامۆستەیەکی تێش گۆهدار بکێ. دکتۆر ئەم ساڵ سی تریش تۆمارەکەین ئەرێ بێ نۆت ئەبێ بە نەوەت بێ نۆت ڕاستە ینی نۆت حەلەقە نۆت خەلەک ینی شارەزاییکی مەزنە گولدە حزورە مامۆستەکی وەکە دکتۆر محیدین خانی خۆی تاالات تمەنی نادرێژکی کێفخۆش بوو موجهێ شەرەفەیە گوجارەکە دی ئەس بۆنەوەینا حازرم لێ درێ. سیدای جاسم ساڵی ڕابردوو ئەفتیقادی ناوبڕی تێکرد ئەرێ ئستیراحەتێکی ناوبڕی تێکرد لێ ڕاستی هەر جەسەدی وینا بەرنامەی ساڵی ڕابردوو دەم نەمە حازر بوو لێ ڕەحی مامۆستا جاسم حازر بوو. لە هەمووی ناخۆشتر دکتۆر دووسێ بەرنامە باسمان کرد کە چێڵە نەمبینی و ئەوە زۆر زەحمەتە خەسار بوو دووسێ بەرنامە بە یوتیوب هەر سەلامی مە بۆ ویشیاندا و بەرنامەدا هەر مەگرت ینی وەڵاگە گۆهدار نەکرد خۆش بۆ ئەو ساڵژی گەلتەمەوە خێر بێنەوە خۆشحاڵ بۆ دەبینی ڕەمەزانان من زۆر خۆ تەزانی ینی چە من ئەو خۆم دوایەوە بەرنامەکەیش دووبارە بێت ئەوەی خۆشم ناتوانم ببینمەوە چکە لە ناو ڕەمەزان خۆ تەزانی ناتوانین هەمان وەقت دەکاک دەروون دەستپێکی مانگی ڕەمەزانە لەخوا وا و ملەتێ مەتەڤە يعني أف مانجا هابي روز دك مهيبي دار مش خواي مظن إن شاء الله طاعتي ما وعبادتي ما بين قبول كرن إن شاء الله. آمين آمين يا رب. إن شاء الله. و ما قرزارين باي مش سباس بكين كدرون بيان ببورا كساك بيابرم منيش سباسي هر دوما مساي كورو عزيزك. براستي منيش لخدمتي دوما مستاي لخو بوردا. ما مستاي كي تایبەت بە ڕۆشنبیری مامۆستایەکی تایبەت بە سڵح و گەشتبینی لە خزمەتی جەنابتا دانشم بۆ منیش عمرێکە بەڵێ کات قسە ئەکرێت لەسەری کە بازی وەخت کەمە و بازی وەخت زۆرە لای معشوق کات زووە چووە لە سجنە هەر تەواو نابێ لە فێربوونە بەرەکەت پێیاکە کە سەعاتێک فێرە بی ڕەنگە ساڵێک 10 ساڵ 20 ساڵ بە عمر زیاد بێ بۆیە منە بێ سپاسی ئەمان بکەم و سپاسی جەنابت و ئەو بەڕێزانە ئەبنە هۆکاری ئێمە کۆبووینەوە و لە هەر هەمومان زیاتر
سپاسی ئەو بینەرانە کاگەر ئەوان کاتمان پێنەدەن گوێمان لێ نەگرن بایی هیچە هەوڵەکەمان حوێتە وەکو شۆخی بێژمێتە سڵامەکەی ئەمە بۆ مامۆسا پێمان دەزانی باش منیش طبعا لەبەر ئەمساڵ گەڕامەوە زۆر خۆشحاڵم لە خێرمامۆستایانی بەڕێز انشاءالله ئومێ دەکەم ئەمساڵ پێکەوە بتوانین زنجیرە بەرنامەیەکی باش ئەمڕۆژ لە ڕێگاتین جەنابی دکتۆر وتی ئەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژە دەست پێەکەین با نیەتتان گوێ لێوێ ئینشاڵڵا من نیەتم پاکۆ کرد ئێمەشتمان خی گەورە موفق بکاو ئینشاڵڵا ئێمەش خوای گەورە وەڵاهی خۆی وابزانم نازانم ئەوە بە ئیجازەی ئێوە نیەتی با منیش نیەتی خۆم بڵێم ینی من هەر لە پشتی کۆنتترۆل پێشووی بێمە ئێرە بۆ تۆمارکردنی یەکەم بەرنامە ئاوا سێریی ئاسمانم کورتم خوایە نیەتمان ئەوەیە کە ئەم بەرنمەیە وەرچەرخانێکی فکری ژوورێکی تاریک کۆڵانێکی تاریک ڕووناکەینەوە بۆ خەڵک لە ڕووی فکرەوە ئەگەر نیەتمان لەمە زیاتر بوو خوایە لێمان وەرنەگری ئەگەر نیەتمان لەمە زیاتر بوو باکە سیرمان نەکە ئەمە پاڕانەوە نییە بۆ ئەوەی کە بینەر سیرمانکە ئەمە نیەتی هەمومانە بۆ ئەم بەرنامەیە حتا من بۆ خۆم وەکو کاری با بڵین ڕۆژنامەوانی خۆم باوەڕنەما زۆر خستومەتە شوێنێکی تری ژیانی ئەلامی خۆمەوە بەڕاستی خۆی بابەتەکە ئەمە نەبوو ئەمڕۆ بەس ئێستا با منیشتخوا خەڵێتر زیاد کەم کاک دەڕون ئەو ڕووناکیە بەس بۆەوە نییە ڕۆشنبیریوێت ڕۆشنبیریش دەتوانێت شەڕژۆیی و تونند و تێژیی لێ بکەوێتەوە بۆ ئەوەیە کە بتوانین جیاوازیەکان بۆ چوونە زۆرەکان فرە دەنگی فرە ڕەنگی تحمل بکەین لەو پەڕی ئاشتی و برایەتە دەنگە جیاوازەکان فکرە جیاوازەکان لە خۆوە تز و ئانتی تزێکیان تا دروستە بێت سنتزێک بۆ گەشەی کۆمەڵایەتی دروستەکەن بڕوا بێ من ئەوەندە یەژم لە خزمەتی ئەمانە گەشەم کردووە ڕەنگە بە تەنیا نم کردایە و هەر ئەوە بووە سۆخ کارێژم شاید لێرەیش بە ڕەئی جیاواز تماشای شتەکان بکەین خەڵک ببینن ئەتوانی ڕەئی جیاوازوێت ڕێز و حرمەتی بێت هەم خۆی تێگەیشتنە تیا دروست بێ و هەم بۆ بەرانبەرەکەیش داوای سەبر و تحمل و مدارا بکەیت کێشەی کۆمەڵایەتی ئینسانەکان تێگەیشتن نییە کێشەی کۆمەڵایەتی مرۆڤەکان تحملی تێگەیشتنی بەرانبەریان نییە کە تێگەیشتنەکەی وەک تێگەیشتنی ئەم نییە گلاسر ێژێ هەمووی کێشەکانی دنیا کێشەی پەیوەندی گرتن کە نەتوانی پەیوەندیەکە دروست بکەی شەڕی لێکەوێتەوە پەیوەندیش بۆ پێویستیە ڕەنگە پێداویستیەکانمان وەکو یەک نەبێ وە لێ پێویستە پەیوەندی بکەین تا بتوانین بەم جیاوازیە لە خزمەت بە یەکتر بکەین و بە خزمەتەکان ئاشتی و تەبایی دروست ئەمیش لەسەر شانی ئەمە ئەرکێک دروستەکە کە هەوڵ بدەین ئینشاڵڵا ئەم چەند هەڵقە پێکەوە بتوانین یەکتری قبولکەین ڕەئی جیاوازیشمانە بێ بە پێکەنین من دڵنیام مامۆستا هەنوە دەستمان پێ نەکرێت دڵنیام مامۆستا کەسایەتیەوە گەورەترە لە زانستەکەەوە گەورە مامۆسا یەک شتەیە من هەمیشە ئەو هەڵبەتە پێشوەختەوە گفتوگوێ مەشمان ئاوا کردووە پێش دەستپێکردنی حتا یەکەم وەرزی باوەڕنەماش ئێمە لێرەین بۆ ئەو نییە هەر یەکێکمان لە شوێنی خۆی مینبەرێکی هەبێ بۆی کە ئامۆژگاری خەڵک بکە ڕاست و تۆزێک تێڕوانین بۆ ئامۆژگاریکردن تێڕوانینێکی دروست نییە بە پێی زانستەکەی جەنابی شت تۆ لێرەیت ئێمە من مژارێک باسەکەی جەنابەت ڕەئی خۆتە هەیە دکتۆر ڕەئی خۆی هەیە دکتۆر ڕەئی خۆی هەیە لە ئەنجامی ئەو گفتوگۆیە لەوە چێ بینەر لە لێچێک تا ناخۆی ببینێتەوە ڕەنگە لە سروی هەردووشمانەوێت وەنیە ڕەنگە لە ئەنجامی گفتوگۆی هەرسێکتان شتێکی تازە فێر ببینە واز لەوە بێنە بابینە سەر بابەتەکە ئەڵبەتە ئەمڕۆ مژاری ئەمڕۆمان ئەوە نەبوو بەڵام ئاوا سەرپی پێش ئەو باسیۆمان کرد خەڵم ساڵێک کە چاوەڕێن یەکتر ببین پێڵە یەک ماچکەین بەبەست وەزەقەیدا مژارەکەیشەوە نێوە لێمە پێویست وەنیە ئاخر ئێمە ئەزانی ئێمە چۆن سەیری ئێواکەین یعنی خواخوامانە هاڵێ دەقی بە قەرزنەی حەز ناکەم من حەزەکەم پشتی کامێراش تەسویر کرێ یعنی ئێستا بۆ نمونە هەر ئەمڕۆ ئێمە ڕاستە ساڵی سی بەرنامە تۆمارەکەین بەڵام سی بەرنامەشمان لە پشتی کامێرا هەیە کاوی تۆمار ناکرێ بەڕاستی دکتۆر با باسی ئەوە بکەین یان ئێمە 3 ساڵە بەیەکەوەین ئەگەر بیر بکەیتەوە ساڵی یەکەم هەستەکەی پێرێ هەستەکەی دوێنێ و ئەمە قسەی زۆر لە خەڵکە خۆ بەپی زانست کاتەر وەکو خۆیەتی ساڵێک 12 مانگە مانگێک 30 ڕۆژ کەمتر زیاترە
ڕۆژێک 24 کاژێرە کاژێرێک 6 خولەکە خولەکێک 6 چرکەیە ینی بەڵام هەست دەکەین زۆر کات سەری ئەڕوە ئەمار قسەی من نییە قسەی زۆرمانت مامۆسایانی هەست دەکەین کات زۆر سەری ئەڕوە 3 ساڵ دکتۆرە ها 3 ساڵ پێش ئێستا لە شاری سلەیمانی بەرنامەکەمان تۆمار کرد و دەستمان پێکرد بەڵام هەستەکەی دوێنێ هەستەکەی پێرەیە ئەمە بۆ وایە لە ڕاستیە کاک دەروون وەکو خۆ فەرموو کات هەرۆکی خۆیە چوات چون کات ئەسڵان لە ڕووی زانستیۆ کات هەر نییە شتێک بە ناوی کاتمان نییە وەلێ گۆڕانکاری هەر لەم گۆڕانکاریەکە بۆ گۆڕانکاریەکە ناوێنەی کات لەم هەناسەکە بۆ هەناسەکە ناوێنەی کات لەم هەنگاوەکە بۆ هەنگاوەکە ناوێنەی کات وە هیچ کەسێک تایسان نەیتوانیوە کات ڕابگرێت وەلێ ئەتوانی لە ناوی کاتا پلاندانەی خێرایی زیادکەی خێرایی کەمکەیتەوە و معنا لە کاتا دروست بکەیت و چوونی کات بگۆڕی لە خۆت بڕێ کات هەر ناچوە بۆ ئەو نەخۆشە شەو خەوی لێ نەکەوتۆ تا بەیانی کات هەر ناچی جوانە هەرچیە کات ئەیخوا ئەم کاتە بۆ دوای نایە بۆ ئەم مردمە لە خەو هەڵناسن هەر لە عەقڵجا نەخۆشیەکی لە هۆکارەکان حەزەکان ڕۆژ بێتەوە کە داڵغە چووە لای قسەکردن تەکی مردمە و گفتوگۆ ئێشی لە بیرە چێت بۆ وەیەسی خەڵک هەڵبسن لە خەو گفتوگویان تکابکە ڕەنگە ئێشەکەی لەبیر بچێت لێ لەو تەنایە تەرکیز تەواوە چواتە بانی ئێشەکەیش نییە گۆڕانکاری تیا دروست نابێ هەستەکەی هەر کاتەکە ناچی هەر ئەو گۆڕانکاریە کە خەوەها بە ملتا بۆ خۆی تر کاتێک ئاگال لێ نامێنێ و سو حەڵەزی لە بێخەبەریا کاتێکی زۆر چووە و خواشکریش چووە جا کابراایەک لە سەختیا و وتیان چۆنی وتی چوزانم ئەگوزەرێ وتی دەی بەس نییە گوزەرێ ئەی ئەگەر هەر لەو دۆخە تاڵاویتەوە هەر نەگوزەرێ هەروە بمێنێتەوە چیەکەی خواشکر بەس نییە ئەگوزەرێ ئەنشتەی نێژن کاتێک خەڵاتی نوبلی بردەوە بۆ ماڵەوەی تر جاویتر نازانم ڕاستیانەیە ژنی ژنتێکی ژنەکەی زۆر کۆکنەوە ژنەکەی وتی باشە ئەم خەڵات دەگرت ئەمە 5 ساڵە خەریکی ینی چی خەڵاتی چی و دایانوەتەوە بۆ حاڵیم ناکەی وتێزانی خەڵاتی چی و ئەم 5 ساڵە لەسەری ئیشم کرد بۆ منی 1 ساعت و ئەمیە ساعتەوە گەرەکمە تۆ حاڵی بکەم 5 ساڵە خەڵاتیەوە بێژم کات ڕێژەیە و ڕێژەی بوونی کاتیان ئێمە بۆ یەکانە هیچ کەسێک ناتوانێت کات هەڵبورێ و کات لای هیچ کەسێک زەخیرە ناکرێ بەڵام شێوەی تەغیر لە کاتا ئەوێتە عمر ئەتوانێ ژیان بێت عمر ئەتوانێ هەر عمر بێت وەک ئەگەڕێن نوێژن لە گۆڕستانێکە لەسەر قەبرەکان نووسیا و قەبری خانی بەرواری لەدایک بوون 71 کۆچی دوایی 2026 تەمەەن 57 ساڵ لە خواری چۆچ دێتریان نووسا و نووسیان و چەندێک ژیاوە مەسڵەن نووسیان و 7 ساڵ لەسەر قەبری یەکێکتر نووسیان و 25 ساڵ لەسەر قەبری یەکێکتر نووسیا و 0 ساڵ ئەی ئەمە چییە؟ چۆن 57 ساڵێ وێژن 1 ساڵ ژیاوە 7 ساڵ ژیاوەتی و ژیان ئەو بەشە لە کاتەکە تۆ یا لەبەر خۆشیەکەی یا لەبەر گرنگیەکەی معنای پیا کرێ بۆ تۆ یا بە شادی یا بە لاواندن یا بە بەرهەم دروستکردن یا بە تێگەیشتن بۆیە تماشاکەی کەسێکە ێژێ 7 ساڵ لە تەمەنم زۆر جوان ژیان ژی چی کرد ێژێ خزمەتێکم کرد خوێندنێکم کرد بابەتێن کەسێژێ خوا عمرم کشیدا بە فیڕۆ هەر نەژیام ژی تۆ 9 ساڵ تێژە دەبانەوە توی هەر نەژیام بۆیە ئالەرانە کوالیتی ژیانمانادارەکات بۆ نمونە بابزانین مانا چییە؟ ڤیکتۆر فرانکل لە ئاشویتسا باسەکات ێژێ ئێمە زۆرێک لێوێ بووین کە زۆرێکمان لەبەر بێقیمەتی ماین زۆرێکشمان لەبەر بەقیمەتی ماین ێژێ ئەوەندە خواردنیان پێ نەداین زکمان تێر بکات هەمومان گۆشتمان تیان نەما و پێسە و ئێسکوین لەو کاتە بڕێ کەس ئەچووە هەڵاکاتی مردن برسێتی زۆری بۆی هاورد هەندێتر کەس بوون نانەکەی خۆیانیان لە تەکرکوتێکیانەدا بە ئەو بیخوا تۆ لە پاڵی ئەوە هەستگە کرد ئەو شەوە جیاوازە تۆ ئەڕوانی تەمەنی ئەم ئینسانە جیاوازە تەندروستی ئەم ئینسانە جیاوازە چون ئەبینی لەو سەختی و تەنگی و چەڵەما کە کات ناچووە کاتمانادارەکات بەرهەمی تیا دروستەکات بۆیە ئەگەر نەمانزانیوە بە کات چۆن چووە چون کاتەکە ئیشەڵا حتمەن وا ئەبێت بە بەرهەمەوە چووە
بە ئیشۆ چووە سەرمان گەرمووە وا کاتەکەمان تێپەڕانێ پێمان نەزانیە وەکی کاتێک عاشقێکە چووە بۆ لای معشوقەکەی ڕەنگە بە زەحمەتێکی زۆر گەیشتوێتە ئەوێنە کە گەیێتە ئەوێنە سعات بێت و سعات بێ ڕۆژ بێت و ڕۆژ بێ دانیشێژن تەهۆژە چەنێ زوو دوایە ئەوە چۆن لەبەر ئەوە شتێکی معنادارتر لە کات شتێکی بە ئەرزشتر تیا بووە بۆ بڕێ کەسیش بەڕاستی تاتلاکەن و کاتە چوان نایزان نخۆیان وەکو کەسێک شاشێواوە دەسێ و هەر سکرۆڵەکە و هەرواکە و هەرواکە یەکسەر وێنەس و وێنەس و وێنەس و پۆستە و بەرچاویە ئەچوە ئەو نەم مەجای نییە لە یادگەی کورتخایەنی باز بداتە یادگای درێژخایەنی 1 سعات 2 سعاتەیە پەڕێنی ێژی چیکەژی بەخوا نازان هیچ نەبوو کەسێکیش هەر ئەو کاتە 20 دقە 10 دقەیە ئەخوێنێتەوە یا بەرهەمێ دروستەکە دوای ئەوێژی چیوێژێت دنیایە گۆڕانکاریم تیا دروست بوو خۆزگام کتێبم ساڵی پێشتر بکەوتایەتە دەست تا من ئیسا کەسێکی تر وایە باشە دکتۆر ئەفۆ قسەکە ئەوە بیانی ئەتوانین بڵین بە زانستەکەی جەنابە ئەو هۆکاری کاوە کات سەریع لێمانە ڕوا ئەوەیە کە ئێمە بەبێ بەرهەم کات ئەسووتێنین بۆیە ئاخر گەرەکم ئەوە بێژم لە دوو کەس کات خێراچوە لە کەسێک بە ئیشێکی خۆش و خەریکە و بەرهەم دروستەکە و فکر دروستەکە نازانێ بە کاتەکەی مەسەن کەسێکە 15 ساڵ لەسەر بیردۆزێک خەریکە ئیشەکە و شەو ڕۆژ ئیشەکە و لە ساڵی 15مە بەرهەمێک دروستەکان نازانێ بەو 15 ساڵە چووە هەرچەند هەمووی زەحمەت و زەجرووە بەڵام لە پێناوی بەرهەمێکاوە یەژن 15 ساڵ خەریک بوو ێژێ ماندوو بووم بەڵام حسام و خۆش و بەڵام کەسێکی چێ هیچ بەرهەمی نییە بۆیە پێی نازانێ ئەسن ئۆتۆپایلۆتێکمانە ئۆتۆپایلۆت ینی چی ینی ئەو نەڕووداوەکە لە ژیانی تۆ 2 پات و 3 پات و 4 پات و 5 پات و 1000 پات بووە سۆیتر تۆ زاکیرە نییە بەلایە خۆی ئەڕوا خۆی ئەڕوا و هەموو ڕۆژێک تەواوەکەی ئەمڕۆ بەیانی دوو بەیانی هەموو ڕۆژێک بۆ کارمەندێک هەمیشە چاوەڕێی سەری مانگ سەری مانگ درەنگ سەری مانگ درەنگ دێ و وەختێکیش بیری لێکات و 11 مانگی تێپەڕانگا لە مانگی 11 هەمام و چاوەڕێی موچەی مانگی 11 هەمە چون هیچ بەرنمەیەکی نییە هەر فقط گەرەکی ڕۆژەکان دوای بێ و چون فکر ناکات لەسەر چوینی کاتەکان ڕۆژەکان ئۆتۆپایلۆتە چوە بۆ ئۆتۆپایلۆت بۆ کەسێک گەرەکی وێ لێ تێبگایانی چی یعنی ڕۆژی یەکەمی ڕانندگی هەرچەکەی ئەم نیو سعات هەموو گیانتی شەکەت کرد ئیسا بووی بە سایق 4 سعاتە لێ خوڕی گۆرانی ێژی مامەڵەکەی تەکی ڕەفەقەکان دا وەختێکی جێژی لەکوێوە هاتین هەر نازانی لەکوێوە پۆلیس هاتیڕێ لەکوێوە لۆفەوە لەکوێوە گێڕ و گۆڕیە لەکوێوە وێسایی چون ئیتر مێشکی تۆ لەسەر کاتەکە و گۆڕانکاری کاتەکان ئیش ناکات بەڵام تماشاکە وەختێ مناڵین تماشاکەی مناڵ ێژێت تەمەنی مناڵیم وای ڕۆژ چەنێ درێژ و مانگ چەنێ درێژ و پێرێ بیر وەختێ پۆلی یەکوی مامۆساکە و چەنێک کەڵەگەت و قادرمەکانی مەکتەب چەنێک گەورە بوو ئەخر بە باڵای خۆ پێوە ئەی مناڵ بۆچی یێژێ مناڵیمان زۆر درێژخایەن و ئیسا 20 ساڵ لە عمرم چۆر نەمزانی چون لە مناڵیە هەموو شتێ تازەس هەمووی گۆڕانکاری ینی کات وەێ وەختێ بۆ تەمەنیێمە هەموو شتێک دووپاتوێت تویتر گۆڕانکاریتیانێ بۆ خۆی نازانی پێی لەو لای چۆن لە مناڵێکا کە 3 ساڵیەسی 1 ساڵ تەمەن 1 لەسەر 3 تەمەنیە وەێ منی سا 50 ساڵمە 1 ساڵ تەمەن 1 لەسەر 50 ساڵی تەمەن بۆیە هەر پێی نازانی ئەم خێرایی تێ و نەتوێ بەشێکی زۆر لەو ڕووداوانی کە ئێستای لە ئێستای تەمەەن تا ڕۆیە زۆر پێشتریش ڕوویچی ئیتر 2 پات و 3 پات ئیتر ئاسایی کاتەوە فکرپیەوە نیە و لە خۆی کاتە باوڕاک و شۆفێرەکەی کە باسە کرد دکتۆر جان تۆ چێڵی لەسەر کات هەر ژیانە ئینسانە قەولەکی حەسەنی بەسری هەیە دەبێژێ ئینسان خۆ هەر وەختە ڕۆژن ئەگەر کاتەی دەرباس بوو ڕۆژێن دەرباس بوون پارچەک شتە بەشەک شتە دەرباس بوو تشتێکی گەلکی گرنگە بەرگوت گرنگ بوو ناوێژی هەیە خودی تەعالە قورئانە خۆی پیرۆزە سوڵ پێ خواریە ئەم وەک ئینسان چێ نابێت سوند بخوێ ئللا بتشتێکی مەزن تشتێکی عەزیم وەک ئینسان وەک بەشەر خودی تەعالە عەزیمتر نینە بەروەیەکە مژبلی خودی تەعالە سوند ناخۆن لێ خودی تەعالە کاتێک گۆ سوند دخوێ
بو خاطري بالاتا بكشيني فكرة بكشيني بولتشنا بقيمة انتباهي بكي يعني وكي جرسي إنذارة فبقالك تشتاخذ على الصندخوارية من ضمن وينا موضوعي كاتا والعصر إن الإنسان لفي خسر دياردك قيمة بال بكشينا خذي تعالى وقت يقول بي صندوقي شبو خاطري بالاتا بكشيني تشقى قيمتي وهي يكجوي قيمتي كات قروجا قيامتي دجارة سؤالا كات شتاتي كرن دم يقول إنسان دشي حضورا خذي تعالى سؤال وحساب هيا درنجا بدشي ويا سؤالا وقت ودم وعمري تتيكرن شو حديثة بيخبر عليه الصلاة والسلام دي بيجي لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن 4 رجع قيامتي بيه هرمرو وكي خد دراوستي حركات ناكي حتى برسفا 4 سؤالا بدي دو سؤال موضوعي كاتن يكجي بو عمري تبقشتي يكجي بو جينجاتياتا دمي خورطانياتا دمي جينجاتياتا أفر عمر تتيدا تشبكر شبروية كراستي كات قلكي بقيمته سببي جو أم بين أحسن عجلة درباس دبي يعني فكرة نا آين بوتا دبيجم فكرة خو بوتا دبيجم يك جيش بر سببي وينا مشغولية ما بحياتنا مي روجانفا فجبروية كي أم ساعات ناجميرن أم بوان تشتي خوي مظن مجولن بخوارن وفخوارن شئيش وكار دردين هري مظن فساعات بتشوك دي بنتيدا أفيك جوان سببها يا دو من هزر دكم جبرجو نجيانا أبدية أف ندار الخلودة أف حياة جهة امتحانية جهة بلائية امتحان دبي كاتبي هندك بي دار القرار رجا قيامتها دار الخلود رجا قيامتها ما دام دار الخلود رجا قيامتها أف دار امتحانية امتحان دبي وقتوي كرت بعجلة بدر باص بي سيم تأكيدي أو موضوعي جو دكتور خاني إشارة تكر موضوعي برهم تشتكي قالكي جرينجا عبد الله كوري مسعود صحابية بيخنبر عليه الصلاة والسلام دبيجي أسر تشتكي بوشمان نبوما ووكي روجك يقول سر مرة درباس بوبي دوي روجي دم قزنجك نكر بي متشتك نكر بي مإنجازك تيدا نكر بي أو روج بوشة جبلوية كيجي يعني تأكيدا قلتنا دكتور خانيرة كاقدرون يعني استانها ما جهشتنا تمنك يا عمركي هريم بتشوك ناف مدى منال ناف مدى دكتور خانية جاريد قد أو إنه أف بهارزب منوز ده منالم أري يعني نهم هري كشمت تقريبا منيزيكي بينجينا أم عمري تكشف بكم كشفيك طاو أدهر من 1900 وحفتي وحفتم تو من 1900 وحفتي وهشتم 1900 وشتاو بينج 2000 نا زوري 2006 خاني أم بهارة أبي بنوزد صال 19 صال باش تخوا خانير براس 1970 حفتاوية كشتاو بينج حفتي وحفت يعني نيزيكي بينجح صالي هيا باش أو دوام بينجح صالة دا إيه تجي نيزيكي تشل صالة تشتكى شتي بيراتا يعني ها تشت ذاكرة دا قريداية قالوا ساعات دقة نخر أو تشتين جو تكرية ونهر تشتين جو تكرية تشتين جو جرينج بون تأثيرك ويها باندورة كوي الجيانة هاتية كرن حتى جو هاتية جريدان وكيدي أو تشتيجو بقيمة بنهر محوب ونهر ونضابونا يعني بركي قالك جرى دوستنا تدبينيش بركو اشترى نجرينجا إنجازك نايم بيراتا والله نايم بيرام نات بيراتا فلان صال فلان جه فلان شون والله نايم بيرام سبب بركو بلاتو جرينج نبو بلاش بو إنجازك نبو بباندور بو بتأثير بو تشتيجو دميجية مدد منن أو تشتيجو تأثيرك وي الرحية تمايا جيانا تمايا تأثيرك ويها جبر فيك أو وقت إحساسي عجلة كات مرة شد بي جبر أم صالي مثلا أو صالك درباس مش برنامج دوام فا تشتي قوتي بيرما أو روجن جو إنجاز ما تذكرنا جبر فيك شوا علماء مدبيجن إنسان سي روجا رابردو شخور شو درباس بو حوجناك تسروينات شني قاشة بكي أفروجا قوتي دا يجي صبا البيشياتيا صبا إمكان هبت مايات إنما يجي خذ زاني علمي غيب أم نكارن بآخر تيدا احتمال وفاته ما هبي أم نجهم الصبا ما دام دهور رابردو شو ما دام صبا جرانتينينا من ليجيان بكم احتمال أمره
داوية كودايا جيانم بي تشتي قد ناف دستي مدد مني أفروجا نأفروجي ساعتا قو من ميداني ما شبر با من تشتي زيادكم رجعتكم بويا چون لي كمي بابتك اوتم يجن كات هرنيه استاش كي او استاوتم استاتو استاش معنيه ولا يترقينا بابيجن يبرو ولا الراسيه يكي لبرسياره غرنغكاني كات كامسه حتشيكيش بچوكي كيتوت او خلاص او ايجنما نما تو او طاعه نما اجي ايجنما في الميكيه دكتور في الميكيه زور يعني بیرکردنەوە تا گۆڕ ڕێواز لە ناوڕۆکی فیلمەکە بێنە هەموو مناڵانی لەدایکە بن لەسەر دەستیان سەعاتێکێ سەعاتەکانی ژیانیان ئیتر سەعاتەکە وردە بەرەو کەمیەچێ ینی ئەمە خۆڕەنگە و سەعاتە لەسەر دەستی هەمومان هەبێ بەس نایبینی چەند ترسناکە کە تۆ ئەو کاتە لێڕوا مە کوردەواریە خۆت بێژن لەسەر ئانیاتە نیویساندیە کوردەواری مەواد بێژن ئەو قەدەرە او قدري جو خدي تعالى سرتني بيسان جبرجو حديثه بيغمبر عليه الصلاه والسلام دي بيجي كاتي جو انسان زيك دايكا خد بي صدو بيسترو سرويله درباست بين خدي تعالى ملك جرد شيني هنت اشتاد لي بيسني يكجو انا عمري وي اجلي وي دم فهر ساعتها وي جيانا وي هاتيني بساندن ما تشخيص ديك يعني تمثيل ديك بكردواريا وي اخوا عند بالسر انيا وي هاتيني بساندن معنى وينا نقطه جو يعني خاله جو دكتور خاني اشاره كر قيمتي كاتب وي انجازاتي ببرهمته او تشتكي جلكي جرينجا تدرجك جو حديثك هي الزعيفه واصح جو روايتك جو حسن بصري بيجي بهر روج جو دردك في روجك تازه دبي باقي انسان دبي كوري ادم من روجك تازه ما ولسر عمليه تشاهدم افروجا بوخب كار بينا بوخب استغلال بك جبرجو اجر من خواوبو من خلاص بوم از ايدي نما دفقرم حتى رجا قيامتي حتى رجا قيامتي ديمك او انجازاتي او برهمتي او تشتي هري جرينجا جويش ترى ببي رو سبيكرن يا خدانك رو رشيد حضور خدي تعالى برهمية روجانا او يا قد هيليجو روجن تيبي برهم بمرن ونضاب بن نايبيراتا من توزيق اعجاب بوم ايبادي تو هي جاوب زام شعرك داناوا ويشك لو نعلم مرج بس يشك لو حزاني منها ملم بورزي امثاليش بشعر مان مكا باشا ان شاء الله بغزل وشعر مان مكا من نسيوتا النسراوة هنا ليا يسيبوت انا خير مربتي بكاتو هي بالضبط نفس بقرا لهاتو شوي خوراي هتا ماوي ماشا وكات باسي كاتك كأم بايا هات هتا استاكا هر عمري بباداوي ديال باش طبعا في شكي جاري كتير سلام بوتاني من مصال قرامة وبرنامجها خيراتي للراسية إنسان كديت الدنيا هليكي زور ناوازي بدسوي كبريتيا لو كاتاني بيدري أحمد شوقي لشعرك على دقات قلب المرء قائلة له إن الحياة دقائق وثواني على تربي دلاكات هم روجا بيت جيان بريتي لدقة وثانية قدار بلدستك جا لدسي مدورياي خود با قداري خود با گرنگی کات زور مهمه که انسان هاتنا دنیا و جاری اصلا طول سرتا و کاتت دنیا و هلی کی نوازت پی بخشرای مثلا بون من لناو کردایمه لناو سنوری هریم لباشوری کورسانه 5 مليون مروف هي بلان كاكا بس تو هل كتابه بدمي چند براوي تو مروف كاتي كديت الدنيا والنيوان 15 مليون تا 200 مليون حيواني منوي هلي بيدري او دن يقدن كي رزقاريه به واتك لهمو عملين نزيق بنوي جنوبيا وبيكوا لنيواني 200 مليون يعني 15 مليون تا 200 مليون يترجاري وايا 200 مليون جاري وايا 15 مليون ببي او شوازي كوالا جنوبيا وبيكوان لناو او 15 مليون تا 200 مليون حيوانة منوية يقداني رزقاري بي لقل يلكدا بيكا وابنو دوايا تويلي هاتو تبون كهاتو تبون خواهي قولوا ميرابانش يعني كي دريش تداتي كديت الدنيا وشص حفتا هشتا صالة جيتيا ام كاتو ساتت شتيكي زور گرنگا خواهي قولوا ميرابان لقرآن لچند شوينة جنابي دكتور خزنوي آماجي بيدا كا سويني بي خواردو نك بس سويني بكات خواردو سويني بوردكاني كات خواردو مثلا والعصر يعني سوين بكات والليل إذا يغشى والضحى يعني حتى بجزئي كاتكان بالشو بالروج بكاتي تشتناو بكاتي عصر يعني ساتكانش خواهي قالوا ميرابان سوين دي خواردو كأمشتكي زور گرنگا مروف أتوانيت لمساتي جيانيا أتواني بكات النقدي تحصيلي بقاء كيسو شعرين هاي تنبو خيونو باسيكا أتواني بكات النقدي كواب
ژیانی هەتایی لە دوای خۆی بۆ دروستکە کە خەڵک ناوی ببەن بە چاکە و قیامەتێکی هەتایش بەدەست بێنێ بۆ خۆی ئەیشتوانی بیکاتە خراپە. پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆژێکیان سەحابەیەک بە ناوی نوفەیعی نازانم لەقەبەکەیم لەبیر نەما، نوفەیعی کوڕی حارث هات بۆ لای وتی ئەی پێغەمبەری خوا ئەی الئیسلامی خەیر، لە سونەنی ترمذیایە بە سەنەدێکی صحیح هاتووە، فەرمێ ئەی پێغەمبەری خوا چ ئینسانێکی موسڵمان باشترینە؟ فەرمی من طال عمره وحسن عمله. یەکێ خوای گەورە مێرەبان کاتی بداتێت تەمەنی درێژ بێ و کردەوەی چاکە. فەرمی ئەی کێ خراپترینە؟ فەرمی من طال عمره وساء خلقه. ئەو کەسەی کەوا تەمەنێ درێژی هەیە لە گشتی خراپتر ئەوەیە کەوا کاتێ زۆری هەیە بەس ئەخلاقی جوان نییە، بەس ڕەوشتی خراپە، بەس هەڵسوکەوتی خراپە. لەبەرەوە کات وەکو شتێکی پێڵەن چەکی دوو تیژایی، وەکو شمشێرێکە هەردوو لای تیژ بێ. ئەو لا تیژەی مرۆڤ ئەگەر بۆ ژیانی چاک بەکاری بێرە سەرکەوتن بەدەستێنێ، ئەگەر بەدەستینەیە بەدبەختە بێ بۆ هەتایە. لەبەر ئەوە ئەبینی گرنگی ئەم بابەتی کەمان کە باسیەکەین، گرنگی ئەو ساتەیە کە تای ئەژیت، گرنگی ئەوەیەکەوە هەوڵدەی لە چیا بەکاری بێنی. چەند گرنگە بۆ تۆ ئەسڵن ئایسە سێ کە مقارنە لە بینی کەسێکا بکە لە ماراسۆنایە دقەیەکیان پێدا بڵن لە دقەیە بڕۆ بۆ ئەوێ، لە بینی کەسێکە سارەی پێ لە ترافیکلایتەکە وێسا و تەنە 1 دقە چاوەڕێ بکە. ئەمەی کە لە ترافیکلایتەکە وە ساڵێک لێی ناڕۆ، ئەوەیشی کاینێ خواخۆیەت هیچ 1 سانێ زوو 1 سانەی بۆ بمێنێتەوە. ئەبینی سێرەکەی دوو کەسن لە یەک کاتە، یەکێکیان ڕاکە لە ماراسۆنە، یەکێکیان لە ترافیکلایتێکە، سێ کە بزان کات چی پێ دێت لە بینیانە. بۆ ئەم معناکەی چیە؟ بۆ معناکەی چی؟ بۆ ئەمەی کەوا دانیشتووە گرنگی بیری لای کاتەکەی چۆن لە دەستی بدا، سێرەکەی ناڕوە. ئەو گرنگی داوەتە مهمەی ئیشەکە خواخۆیەتی کات نەڕوە، سێرەکەی کاتەکەی وای دقە چییە؟ دقە هەر بەش ناک. ئەسڵەن جاری وایە لەگەڵ مستێکە دانیش لەگەڵ کەسێکە ئەمە شتی بەسوودت پێشکەشەکە لە ماوەی 1 سەعاتە ڕۆژ وڵا نەمزانی کاتەکە چۆن چوو. ئەی بۆ لە ترافیکلایتێکە 30 سانەیە خەریکە دڵێ تەقێ. بۆ لەبەرەوە بینیسێک کە گرنگی بابەتەکەیە. من خۆم لە ترافیکلایتە عادەت وایە چمە ترافیکلایت سیارم پێیە، لەبەرەوە تووشی ئەو حاڵەتە نەبم زکرێک شتێکم داناوە هەمیشە مەسەڵەم زان تو ئەم لە 30 سانیا چەند جار سەڵاوات بدەم لەسەر پێ. هەندێک جار مەسەلەن کاتەکە کەماڵم زان ئەتوانم چەند سوبحان الله وبحەمدیه بڵێم. ئیترەوە چۆن بێژی جۆرە لە جۆرەکانی یارمەتی دەرونی مەدەکەوە بە شێوەیەکی باش تێپەڕێ. بەهەرحاڵ حەزرەتی نالی قەسیدەی زۆر جوانی هەیە لەسەر ئەم کاتانە، مادەم پێت خۆشە ئەیخوێنمەوە. ئەفەرمێن نەفەس بگرە لە هاتوچووی خۆڕایی هەتاماوی، هەناست مێڵە بە بەتاڵە و بە بەلاش بڕوا، بە خۆڕایی بڕوا، هەتاماوی مێڵە هەناسەی بەلاش بدەیت، یعنی هەناسە بدەیت و کاتەکە بە بەلاشا بڕوا کە ئەم باە هەتا ئێستاکە هەر عمری بەبا داوی، ئەم باە عمری توێ داوەتە با ئەڕوا. ئەفەرمێ حەیاتت نەقدی تەحسیلی بەقا و ڕبحی ڕضوانە. ئەڵێ ئەو ژیانە کە دراوە دەدەست نەقدە نەقد، وەکو پارەی دەست تۆ بڕۆشت، پارەی کە دراوە دەدەست بۆ بەدەستهێنانی مانەوەی هەتایی قیامەت و بەدەستهێنانی ڕزای خوا. ئەڵێ ئەتۆ دەیکەی بە مایەی دەخل و خەرج و کەسبی بەدناوی، تۆچی کاتەکان تۆ بەلاشە ئەدەی، کاتەکان گشتی وەفیڕۆ ئەدەی. جای دوای فەرمێ یەکێک لە بیتە بەقوتەکانی ئەفەرمێ دوای گشتان بە یەکەوە بۆ خوێنمەوە، بەس هاوە بە خێرایی چەند بیتی لەگەڵ معنای کە خۆشە. ئەفەرمێ مەثەل دنیا ژن و چەرخیش خەڕک دەمدەم بە دووخی غەم، ڕەگی تاری وجودت بادەدا هێشتاک و هەر خاوی. ئەڵێ ئەم دنیا سوورڕەخوا خۆردێت و مانگە ڕوا و سوور خواردنی تایە. ئەڵێ ئەم دنیا وەکو ژنێک وایە، ئەم چەرخەیش کە سوور ئەخوا بەردەوام وەکو خەڕەکێک وایە، وەکو تەشیەک وایە، تۆیش وەکو دەزوویەکی بەقەی سەری تەشیەکەوە. ئەم ژیانی دنیا ئاوە بات ئەدا، کە بات ئەدا مەفروزە گورج بووی تۆ، کەچی تۆ هێشتا خاوی، بۆ گورج ناوی تۆ، بۆ هەڵناسی ئەو سوور خواردنەوێ گورجت کات. ئەبێ فکرت سێرەمە ئەمە قمەی فەلسفەیە جوانە. ئیتر چەند نمونەی تریش باسەکە لە ناو قسەکانی، ئەڵێ مەگەر مەیخانەیە دنیا کەوا کاسی لەبەر کەسی. ئەڵێ تۆ بۆیە کاتەکان دووە فێڕۆ ئەدەی وازانی دنیا مەیخانەیە، لە ناو مەیخانە دانیشا و گڵاسدا لە گڵاس و ئەو تەقەی گڵاس بێ ناز. ئەڵێ لە تەقەی پەرداخی ناو مەیخانەکە کاس بوویتە گوێت لە هیچ نەماوە، بە نەغمەی عودی سوتاوی، بە نەشئەی تاسی تاساوی. ئەڵێ وەکو کەسێک وای لە ناو مەیخانەیە کە دانیشوێ دەنگی پەرداخەکان بێ، مۆسیقە لێ بدرێت، دەنگی مۆسیقای بەرز بێ، تۆش چوتەتە ناو خەیاڵ و سەرخۆشیوە و ئاگات لە دنیا نەما. ئەڵێ مەگەر دنیا بە مەیخانە زانی واوە تەعاملەکەی سەرخۆش بوویتە و ئاگات لێ نییە کاتەکان توەفی ڕۆدەی.
بەرحاڵ بەیتەکانتان بۆ خوێن هەمووی معناب بکەم زۆرەکە بەس هەر بۆی چێژبینین لە قسە جوانەکانی حەزرەتی نالی ئەفەرمێن نەفەس بگرە لە هاتوو چووی خۆڕایی هەتا ماوی کە ئەم باە هەتا ئێستا کە هەر عمری بەباداوی حياتت نقدی تەحسیلی بەقا و ڕبحی ڕزوانە ئەتۆ دەیکەی بەمایەی دەخل و خەرج و کەسبی بەدناوی عجب ماوم لە جەرگت ئەی دڵی غافڵ کەمت دێکە لەسەر ئەم ئاگرم داناوی هێشتا هەر نەبرژاوی مەسەل دنیا ژن و چەرخیش خەڕک دەمدەم بە دووخی غەم ڕەگی تاری وجودت بادەدا هێشتاک و هەرخاوی زەمانە چرخ و چرخی ئاسمانیشی فەلەک فیلکە سەری ڕشتەی وجودی چەندە باداوی و هەرماوی مەگەر مەیخانەیە دنیا کەوا کاسی لەبەر کەسی بە نەغمەی عودی سوتاوی بە نەشئەی تاسی تاساوی ئەمێستەش گەرچی عیش و عشرەتت هەر تاڵ و تاڵاوە بە مەرگی تۆ لە پاشانیش دەخۆی تاڵاوی هەوای سەیری بەڕ و بەحراگری بەرداوە تا عمرت کە تۆزێ منعقید خاکی دڵۆ پێ منجەمید ئاوی کە خاکی دامن بە وەگەرنا تۆزی بەربادی کە ئاوی گەوهەر بە وەگەرنا بڵقی سەر ئاوی هەتا شەقەی فەلەک نەبووە بە کافووری کفن هەستە کە ئەم شەو فرسەتە هێشتا فەلەک ماوی ئەتۆش ماوی نەواڵەی تۆ بەدەربێنە هەتا تەن نەبووەتە سفرە پیاڵەی شیشە بشکێنە هەتا وەک کوپە نەشکاوی بە میعراجی سلوکی سالی کاناتانەچی ڕۆژێ لەناو جەهلی مرەکەبدا دەمێنی هەر وەکو ماوی گەدا ئینسان و دنیا غوربەتە من حەیث لا تەشعر بە هیممەت طالبی چ شتێکی نازانی بڵێ ناوی شتێکە بێ شەبیه و جنس و فەصل و کەشف و تەقریرە مبەڕایە لە تەقریر و حەدیسی حادیث و ڕاوی نەزانینت لەبەر عیجزە نەوەک جەهلە کە ئەم چشتە قەدیمە نایەتە تەقریری قەولی حاکی و ڕاوی لە قورئاندا بەما ئوخفی لەهم مەکتوم و مەختومە بەیان نابێ بە تەفسیری 200 کەشاف و بەیضاوی مبەیەن بوو لە قورئاندا بە نووری قڕەت الئەعیون نەواضح بوو بە کەشاف و نەڕۆشن بوو بە بەیضاوی کە جێگەت بۆ عیبادەت بێ چ فەوقانی چ تەحتانی کە حبت بۆ سیادەت بێ چ بەرزنجی چ باراوی مەکا دەعوای پاکی نەسەب بۆ جیفەی دنیا کە سەید بی چ بەرزنجی چ پیربایی چ باراوی وەرە ئەم نکتەیە من پێت بڵێم نالی ئەگەر فەرزەن هەموو دنیات ببێ هێشتاک و هەر حەیران و داماوی دەمخۆش ڕەحمەت لەو قەبرە و نالی وایە ڕەحمەت لەو بیرهێنانەوەی تۆش نمونەی پیاوی ئاینی وەکو تۆ زۆر بێ ساڵ یەکەم ناوێکمان لێ نای بەڵام ئەم ساڵ ئیتر لاوە چێر نورمالمان ناوی کرد و بەرپرس و مامۆستای ئاشتی خواست باڵێزی ئاشتی بەرنامەی باوەڕنامە ئەوە پیاهەڵانی دکتۆر بوو قبوڵی کالێمە ئینشاڵڵا ئاشتی خۆ وتی ها قسە نامێنێ ئەڵێ بڵێ بچمۆ سەری بابەتەکە بە تەمسیلێ دەست پێ کومێژێ کاورایە سەهۆڵ فرۆش لە وەسەتی شەقامێکە لە گەرمای هاوی ناوێسیا و ئێوارە کاورایە هاوتی فرۆشت وتی نەوەڵە تەواو بوو شێخی سەعەدیە فەرێ عۆمر بەرفەست و ئافتاب تەموز خواجە غەڕە دەرخواب این چەند ڕووزیژێ ئەمر بەفرە و خۆری هاوین کابرا بێخیال و دیاریوە دانیشتێ دای ناپۆشێ هیچێکی بۆ ناکە بۆیە ئەتەوێتەوە سەهۆڵ فرۆشەکە نەیفرۆشت و تاو بوو ئەمریش واسە تەواوە بێ باسی سەعاتێکە کرد خۆشیوەسە مرۆڤ نازانێ و سەعاتەکە مەسە ڕاست سوقرات قسێکی زۆر خۆشێژێ ئەگەر لە بەلێ مەکاویت و بەلەمەکە قرس بێت و بێژن یەکێ یەک چت لە خۆتان بخەنە ئاو چی ئەخەیتە ئاوەکەوە لەو چتانە پێێتە بڕوا ناکەم گران بەهاترینەکەیان بخەی بێ قیمەترینەکەیان نەخەی ئەگەر وتیانێکە یەک شتی تر بخەن ئاخر شتێکەی خەیتە ئاوەکە چییە؟ ئاخر چت گران بەهاترین شتە کەس بۆیە ئەخستتە سە ئاخر من پرسیارمە مەسە لە مرۆڤ گران بەهاترین شتی تۆ چی؟ غێری عمر چیترە عمر نەمێنێ خۆشتنی گران بەهاترین چت عمرە و ئەیبینی چرکە ئەچوات کێ عمری ناچێت کەسێکەی عمری نەچێت ئەوانە عمریان ناچێت کە عمریان مانادار و ئاگاهانە بەسەر ئەبەن ئەیکەن بە ژیان چون بڕێک دوای مردنیی ئەژی ڕاست زۆرێکمان هەیە ئێوەژن شەید نامرێ دێ خۆ ناتە قەورچۆن نامرێ مانای دروست کردی نالی نالی نامرێ شاعیرەکان نالیەوە تا لە 2026 ئێمە لە بەرنمەیەکە
ڕەحمەتی بۆ نێری بۆیە گرانترین شتی مرۆڤێک عمریە و ئەگەر مرۆڤێک بۆ عمری گرنگی قائل نەبوو ئەو مرۆڤە خۆی گرنگ نییە خۆی گرانبەها نییە گرانبەهایی ئەم پیاوە بەڕێزانە هینی ئەو ڕۆژانەست کە هاوڕێکانیان گشتمان هاوڕێمان بۆی زە لە ئێمە باڵاترە هاوڕێشمانە لە ئێمە خواردترە ئەوانەی لە ئێمە باڵاترون گرنگی زۆرتریاندا بە کاتەکانیان جوانترمانەیان تیا خوڵقان بەرهەمیان تیا دروست کرد ئاگاهانە هەنگاوەکانیان نا چون کاتیانی گۆڕان ئەگەر ئاگاهی لە گۆڕانەکە بوو و پلان بۆ داناماناداری بکەی ئەو کاتە لە عمر ئەچووە وەلێ ئەچواتە ناوی ژیان تۆ ئەگەر وانە بوو عمر چووە و ژیانی چ نەکردێ بۆیە گرانترین شتی ئێمە کاتمانە ئەو بەشانەی وا زۆر زۆر کردومانە هەر زۆر زۆرترین شتێکە لە عمرمانە کردومانە خواردنە خەوتنە حمامکردنە ڕێکردنە هەناسە داینە چەنی وا لە بیرە هیچ ئاخر ئۆتۆپایلۆت ئەو نە دوو پات بووەسۆ تۆیتر خۆ هێمە سوحتاوەرە بۆ خواردن ڕاکەین وەلێ ئایا بە هەر قیمەتێک بخۆین ئینسان نەهاتووە بۆ خواردن هاتووە بخوات تا بژی ژیان نەک بمێنێ بەقاهینی ئاژەڵەکانە ژیانینی مرۆڤەکانە مرۆڤ هەر ئەمرێت ئەوانەی نەمردوون ژیاون بۆیە گرنگە ئەم شتە ئەگەر گەرەکمانێ دروستی بکەین بێژین چۆن دروستەکرێ ئایزنهاور یەکێ لە دانشمەندەکانە شتێکیش کەوتە بیرم ڕوانیم بە تۆ نابێنێ ێژمی یادێ بکەین لە مامۆسا خالد و مامۆسا عیمادیش ئەرەوەڵا لە لای خۆم و دۆستانمۆ لە یەکەم بەرنامە سڵاو و ڕێزمان هەبوویان و یادیانەکەین و ئەگەر نین لە خزمەتیانە نازانم بۆ وەلەکانە واین لە بیریان وەڵا هەروەکو چۆن ساڵی ڕابردوو لە خزمەتی جەنابتانە بووین بەهۆی کۆمەڵی هەلومەرجی تایبەتی خۆتەوە هەر بۆ دکتۆرانی بەڕێزیش بۆ ئەم ساڵ حورمەت و ڕێزمان هەیە ئیشەڵا ئەگەر دەرفەت هەبوو یەینە خزمەتان و ئەگەر دەرفەتیش نەبوو ڕوودا و هەر لە خزمەتانە ئایزنهاور ێژێ مرۆڤ لە ڕۆژێکە لە ساتێکە لە ساڵێکە بە پێی ئەوە پلانی کورتخایانی بێ یا درێژخایان چون ێژن بەڕێوەبردننی کات بەڕێوەبردننی کات درۆست کات ئێمە بەڕێوە ئەبە بەڵام بەڕێوەبردننی کات ینی فرسەت ئەفەوتێ و ئەڕوا بەڕێوە تا تەنور گەرمەنانی بەپێوە پلاندانە چون سێشەمەی داهاتوو بەڕێوە خەریکە تێ پلاندانە بزانە لە سێشەما چیەکە ئەگەر نەزانی کاری سێشەمە چییە چەند سێشەمەمان تایزاتێ پەڕاندەوە پێمان نەزانیوە هەر کامێکمان 200 چی هەر ساڵێ وا بزانم 56 دانە سێشەمەی واتی هەر یەک ساڵ هەر کامێکمان نێزیکی 200,000 سێشەمەمان تێپەڕان وەلێ ئەو سێشەمەوە پلان و بۆدانە فڕۆکەکە قرارە بچووە دەقەکانی گرنگ یەک دەقە دوای فڕۆکەکە بگێ فڕۆکە نییە ڕکۆردی وەرزشکارێک 1 میلی چرکەس ئەو 1 میلی چرکە نەچوڵە یەکێکی تر ڕکۆردەکە شکاندە و خڵاتی و ساڵە ئەو بردیەسی چرکەیە بۆ ئەو بۆ فڕۆکە دەقەیەک بۆ کەسێک وەکو خوێنکارێک گەرەکە دکتۆرا بخوێنێ 8 ساڵ گرنگە هەوڵ بداو تا سەرکەوتنی دەستکەوێ ئایزنهاور ێژێ ئەو هەوڵە داناوە بۆ خۆی ژیان بکەیتە ئاگاهانە و مانادار خەریتەیەکیە خەریتەکە یا ئیشەکەەوە گەرەکتە بیکەی زۆر گرنگە یا گرنگ نییە گرنگ و ناگرنگ یا ئەبێ بە پەلە بیکە یا ئەکرێت دوای بخی بەم شێوە چوارخانەیەک دروستە بێت خانەی یەکەم ئیشێکە زۆر گرنگە و ئەبێ بە پەلەیش بیکەی ئەمە ئەو ئیشەسە کە چاو باس کرد ئەمە هەلە پلانە نەیکەی ئەچواتە بەیانی ئەگەر هەر ئیستا نەچیتە سەردەمیوە کاتەکەی ئمڕۆ تەواو بێ و ئاخری ئێوارە دەسی بەوەی جا ئەزانی خۆ لە ئەوڵی ڕۆژا وزەوا لە جێگە چون خەو ئینسان بە 5 جۆر شەح نکاتەوە پێویست ناکبێژمی سو حەڵەسی فول شەحنی ئیشێکی گرنگ هەیە و فەوریچە ئەگەر نەچی بە دوایە ماگەرەکتێ ئێوارە بچی شەحنەدا بەزیوە و کاتی چوونە ماوە دیارە پلان نییە بۆیە ئەوانەی گەرەکیانە ژیانێکی ماناداریان بێت گرنگترین کار و بە پەلەترین کاریان یەکەم کارێکە پلانی بۆ دانن و نایدەنە دەستی کەس و خۆیان ئەچنە نایە و مەگەر یارمەتیان گەرەکوی ئەمە ئەو کەسانن کە ژیانیان مانادار بووە ئەگەر 15 ساڵ کاتیان لەسەر شتێ داناوە ماندوو بوون وەلێکانە ژیانیان کردە و هەست بە تێپەڕبوونی زەمان ئەگەر خێرا ئەگەر کوند بە ناڕەزایەتی هەستی پێ ناکەن ڕازین لە کاتەکە کەسانێکی ترمان هەیە ئیشەکەیان گرنگە بەڵام پەلە نییە ئەکرێ دوای بخەی ئەکرێ دوای بخەی دواتر بیکەی
ئەمانە خرێنە دواتر و لە دواتر لە کاتێکا پشوو و ئەچیتە دەمێم کەرانەوە ئیشگەلێکمان هەست زۆر بەپەلەن وەلێ گرنگ نین بۆ نمونە هەر ئێستا تەلەفۆنەکەی من جوابداتەوە من ئیسا بابەتێکی گرنگمە دەمە و پیاوە جاتی من نابێژەوە لە بەرنامەوە جواب بدەڕ ئەمە کەسانێکە لە کات نازان ئەمانە ئەکەن یەکەمایەتی یەکەمایەتیدان بەمە عمریانەوە کاتیانە بە گرنگەکە خاتە ئاخری ئێوارە لە ئاخری ئێوارەی چاچی نەیتوانێت گرنگەکە دروست بکە ئەچواتە بەیانی و دوو بەیانی ێژێ قەوڵیدا و جگەرە شەرا و هەرچیەک تەرک بکەوتیان تەرکی بکەوتی تەرکێکم وتیان کەیوتی شەوسو گەین پێوتیان تەرک کرد وتی دێ من وتومە شەوسو تیان دێ ئەمە شەوسو وتی کو ئەمە شەوسو ئەمە ئیمڕۆز شەوسو بەیانیەکە ینی سبەینێ مەی نەخۆرم جۆز ئێمشەبە و فەرداشە بۆ شەبهایە دیگەروتی تر شەراو ناخۆم غێری ئیمشە و شەوسو شەوشەوەکاندیان نیەتمە هەر درێژەی پێدەم حاڵەتی چوارمیش حاڵەتێکە کارەکە نەگرنگە نە بەپەلەس وەکی تەماشای فیلمێ بکەین و بڕێکڵە بە ڕۆژە بسێنین بیخۆین و ئیمشەوتێکی بەرادەرەکانمان ناتۆزێ پێ دیسانەوە ئینسانانەی کە دواکەوتون ئەوە ئەمانن کە عمر تەواوەکەن و پێچی نازان جا تەواوبوونی عمریش کاک دەروون وەک لە بەشی یەکەمی قسەکان ماوتم لە یەک ساڵانە بۆ 15 ساڵان عمر بە پێی ڕێژەی تەمەن وەکی ڕێژەی بیرکاری عمر زۆر بە پیت و زۆرە تو حل لەبەرەوە تایکی فێرە بێ هەموو شتێ ئینسان وەختی تێتنیا نای خۆی نازانێ فێرە بێ و دایکی تایسانە بینیە وەلێ لە مەولایترەوانە گشتی دووپاتن وەلێ تێی بەرەو ئەملا بە پێی ڕێژەی عمرەکە یەک لە 50 عمر زۆر زووتەواوێ ینی ئەوانە دایان ناوە لە پیریا ئیشێککەن گەورە بوون فێری بن بابزان گەورە بوون کات نییە هیچ کاتەکە بە پێی ڕێژەی تەمەنکەمە تۆ بەر لە ژن خواستن بڕێتریشی بوو دوای ژن خاستن هەرە و ئیشانتە هەیە و بڕێتریش ئیش دوای مناڵبوون ئەوانیشتا هەیە و مناڵبوونیش هەر لە بەرەو زیادەکە و کاتەر نامێن دەستخۆش بە یەک دێر دکتۆر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەبێژێت دوو نعمەت هەنە ئینسان جێ غافلن نعمتان مغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ صحة وكاتيك وبوش درباس دبي زور كس هيا بي مغرور بي هیوادارم کاتەکانمان بەرهەمدار بێ بۆی کە لە بیری نەکەین بۆی کە بیرمان بمێنێ خواحافیز